مردوو هەیە لە گۆڕستانەکان دەرەکات خۆت ئامادە کردبوو بۆ ڕۆژەی کە بەهۆی دەنگ و بوومەلەرزەیەکی بەهێزی قیامەتەوە بە ڕوت و قوتی بەبێ جل و بەرگ دەرئەچی بە ڕۆژی قیامەت بیرت لەو ڕۆژە کردوتەوە بەخوا زۆر سەختە کاتێک ئەزانی ناو گۆڕدای فإذا هم قيام ينظرون خوای گەورە دەفەرمێ کاتێ دەزانی هەمووی هەڵساوەتە پێ ئەو زیندوو بۆتەوە هەمووشی تەماشا دەکات خوای گەورە نیشانەکانمان پێشانەدات بۆی بە خۆماندا بچینەوە باشین باشتر بین خراپین باش بین چونکە بەڕاستی ئەبێ قیامەتمان بیر خاتەوە ئەم بوومەلەرزانە هیچ نییە لەم چەند ساڵا بوومەلەرزەی ڕوویدا لە مەغریب یەکێک لە زاناکانی بێدینەکان ئەڵێ قووەتی سەدەها ئەتۆمی هەبووە سەدەها ئەتۆم کە بیتەقێنیتەوە ئەمە بوومەلەرزەیەکی بچووکە ڕێژەکەی 6 7 4 چەندێکە ئێگە 10 15 20 بێ خۆ کەس دەرناچێ با بە خۆماندا بچینەوە خوا دەفەرمێت تەقوای خوا بکە خوای گەورە دەفەرمێ فەکولا ئەخەذنا بذەنبه باسی قەومەکان دەکا کە خوای گەورە هەمویانی لەناو برد هەل لە قەومی نوح وسلامی خوای لەسەر بێ قەومی هود قومی صالح قومی لوط و شعیب و هەموو قەومەکانی تر کە زۆرێکی باس نەکراوە لە قورئاندا خوای گەورە دەفەرمێ فەکولا ئەخەذنا بذەنبه هەمویان بەهۆی تاوانەکانەوە سزادران تاوانەکانیان بۆیە هەندێکیان خوا لە ناویانی برد و غەرقیانی کرد و خنکانیانی وەکو قەومی نوح سەلامی خوای لەسەر بێ قەومی هود عليه الصلاة والسلام خوای گەورە بە دەنگێکی بەهێز ئەسەیحە وەڕەجفە خوای گەورە لە ناویانی برد بە بوومەلەرزە لە ناویانی برد جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ یەک هاواری کرد بەسەریانە هەموویان گیانیان دەرچوو هەموویان مردن ئەوە عەزابی خوایە هەموویان بەهۆی تاوانەکانی خۆیانەوە قەومی ثەمود هەر بە هەمان شێوە بە دەنگ و بەهێزێکی بە قووت و بوومەلەرزەی خوا لە ناویانی برد قەومی شوعیب بەهۆی ئەوەی کە خەشیان دەکرد فڕوفێڵیان دەکرد لە کڕین و فڕۆشتنا کە ئەمڕۆ خەڵکی سیقە زۆر کەماوە هەمووی خەریکی خەشە لە هەموو لایەنەکان ئەوەی کە قەومی شوعیب بەهۆیەوە لە ناو چوون زایدەن کوفرەکەیان بریتی بوو لە غەش فڕوفێڵ لە کڕین و فڕۆشتنا کە ئەمڕۆ خەڵکی سیقە زۆر کەماوە دەی خوای گەورە لە لاویانی برد ئاگری ڕژاندە سەریانە قومی لوط سەلامی خوای لەسەر بێ خوا سەر و ژێریانی کرد بەڵام بەهۆی چیەوە خوا دەفەرمێ هەموویان بەهۆی تاوانەکانەوە باچی تاوانی خۆیاندا با ئێمەش بە خۆماندا بچینەوە ئەو قەومانەی کە لە ناو چوون بەهۆی کۆمەڵێ تاوانەوە کە تاوانەکان نەوە ئێمە ئەمڕۆ مەوجودە غەشە نێربازیە دوو لە ڕێبەڕێستان خراپەکاریە هەمووی پیا بوو ئەمڕۆ با بە خۆماندا بچینەوە با دڵەکانمان داچەڵەکێ چۆن لاشەمان داچەڵەکە ئەم شەو ئەوانەی کە لێرە بوون با دڵیشمان داچەڵەکێ با بە خۆماندا بچینەوە چونکە خوا غەزەبی زۆرە بیەوە بە یەک چرکە لە ناوماندا با هیچ کەسە فریار ڕاکردنیش ناکەوێت یا ڕەبی خوا لە عەزابی خۆتمان پارێزی خوایان لە غەزەب و تۆڕەی خۆتمان پارێزی یا ڕەب العالەمین وامان لێ بکەی بگەڕێنە بۆ لای تۆ یا ڕەب العالەمین ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه خوای گەورە هەڕەشەمان لێ دەکات دەفەرمێ باشە خەڵکی دێیەکان و شارەکان ئەمینن دڵنیان لەوە ناترسن أفأمن أهل القرى أن يأتيهم بأسنا بياتا وهم نائمون أو أمن أهل القرى أن يأتيهم بأسنا ضحى وهم يلعبون أفأمنوا مكر الله فلا يأمن مكر الله إلا القوم الخاسرون خوای گەورە هەڕەشەمان لێ دەکات ئەفەرمێ ئەهلی شارەکان و دێیەکان و گوندەکان باشە ناترسن لەوەی کە لە خەودا خوای گەورە غەزەب و بەڵای موسیبەتی خۆی بڕژێنێ بەسەریانە لە لاویان بەرێت لە کاتی خەوە ئەم شەو خەڵکانێکە بوون خەوتە بوون خەبەریان بووە ناترسن لە کاتی خەودا خوای گەورە سەقف و خانوەکان و دیوارەکان بڕوخێنێ بەسەرتانە ئەی ناترسن لە چێشتەنگا و لە ڕۆژدا خوا لە ناوتان بەرێ وەکو قەومەکانی پێشوو با لە دەریشەوە بن
خوای گەورە دەفەرمی ئایا ئێوە لە عەزابی خوا لە تووڕەی خوا ئەمینن؟ هیچ کەسێک لە تووڕەی خوا ئەمین نییە ئیلا ئینسانی دۆڕاو نەبێت. ئەو کەسەی وتی من لە عەزابی خوا ناترسم بە نەسی قورئان ئەو ئینسانە دۆڕاوە. ئەو کەسە خەسارەتمەندە لە کە عەزابی خوا ناترسێ. ئەو کەسەی کە نوێژ ناکە، ئەو کەسەی کە زینا دەکا، ئەو کەسەی کە خەش و خیانەت و فڕوفێڵ دەکا، ئەو کەسەی خراپەکاری دەکا و حرام و ڕیبا دەخوا، باشە ناترسێ خوای گەورە خانۆکە و سەقفەکە و دیوارەکە بڕوخێنێ بەسەریدا؟ هیچ کەسێک نابێت لە عەزابی خوا دڵنیا بێت، هیچ کەسێک ئیلا ئینسانێک نەبێت کە دۆڕاو بێ. ئەوەی بڵێ لە عەزابی خوا ناترسم و لە قەبر و قیامەت و جەهەنەم ناترسم، وەڵڵا دۆڕاوە، خوا دەفە بێ دۆڕاوە. کەواتە لە خوا بترسین با بە خۆماندا بچینەوە. کەواتە برای بەڕێزم، خوشکە بەڕێزەکانم، هەموو خەڵکی با بە خۆماندا بچینەوە. ئەمە عەزابی خوایە، ئەمە پەیامێکی خوایە بۆ ئێمە بە خۆماندا بچینەوە، باشەکانمان باش بین. خوشکە بەڕێزەکەمە تاکەی وازە سافیرەی نایێنی، برا بەڕێزەکەمە تاکەی نوێژ ناکەی، هەتاکەی عارەقە خۆی زینا دەکەی، بە خۆتانە بچنەوە، با بە خۆماندا بچینەوە یەک بە یەکمان. ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ بوومە لەرزەیەک ڕوویدا لە شاری مەدینە، فەرمی بەهۆی گوناه و تاوانی ئێوەیە، گوناه و تاوانی ئێمە، واللهی بوومە لەرزەیەکی تر لەم شارە ڕوو بدات من بەجێتان دەهێڵم، بەخوا لەگەڵتاندا نانیشم، بەخوا ئیمامی عومەر بێت بۆ ناو ئێمە بێ زینایە 10 دقە 5 دقە لەگەڵمان نابێت. ئەوەنە خراپەکارین. یعنی دەکرێ من لە بازاڕێکا سیقم بە 10 نەفەر نەبێ لە 100 نەفەرە؟ ئەوەی کە وەستایە غەشەکە، هەر وەستایەک بێ و هەر کرێکارێکە تەماشا دەکەی غەش دەکە. زۆرمان بینیوە تەماشا دەکەی ئەوەی کە سنعات و پیشەیەکی غەش دەکا، ئەوەی کڕین و فرۆشتن دەکا غەش دەکا، ئیلا کەسانێکی کەم نەبێ کە حەڵال خۆرن. بۆ یەکێک لە پیاوچەکانی تابعین دەفەرمێ ئەگەر ماڵێک لەم سەردەمەی ئێمەدا، سەردەمی سەحابە و تابعین، ئەگەر ماڵێکتان بینی سفرەیەکیان ڕاخست حەڵال بوو، ئەو ماڵە ماڵێکی غەریبن، ئەیبێ ئەمڕۆ چیان لێبێ و ماڵە. با بە خۆماندا بچینەوە ئاگامان لە خۆمان بێت، تەقوای خوا بکەین، بوومە لەرزە پەیامێکی خوایە بۆی بزیاتر بە خۆماندا بچینەوە باشتر بین، چونکە بوومە لەرزەی قیامەت لە پێشمانە، بوومە لەرزەی زیندوو بوونەوە لە پێشمانە، خۆمانی بۆ ئامادەکەین. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خواه لغضب ولتوري خدمان باريسي، خواه جان أوانين خوشن لنا خوش خانه كان لما لو كان خواه شفايا بدي بتايبتي أواني داوي دعاي خير كدو. يا ربي خواه شفايا بدي، يا ربي خواه يمني وآرامي ولات من بباريسي، خواه نتوري وغضبي خود من باريسي، آخر من بخير بجيري نيوش ورجوع عبادت ما لقبول كي. آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.